تەبایی سیاسی. ئەگەر تەبایی سیاسی بریتی بێت لەو پەیوەندی ئاساییەی کە دەبێت لە نێوان هێزە سیاسیەکاندا ڕووبدات و وەکو جۆرە سیستمێکی سیاسی پەیڕەوی لێ بکرێت لە پێناو هێشتنەوەی ئارامی کۆمەڵگا و دروستکردنی دۆخێک کە پڕ بێت لە دڵنیایی، دەبێت ئەم تەباییە سیاسیە ئاستی شەفەویەت و زارەکی تێپەڕاند بێت، بەڵکو لە شێوەی پڕۆتۆکۆڵێکی یاسایی بوونی هەبێت تاکو هیچ لایەک نەتوانێت بیشکێنێت و بچێتە دەرەوەی یاساکە. ئەگەر بەم پێودانگا سەیری واقعی سیاسی هەرێمی کوردستان بکەین، ئەوە ڕوون دەبێتەوە نەک ئارامی سیاسیمان نییە، بەڵکو خاوەنی ئەو دۆخە متمانەدارەش نین کە دەبێتە بنەمای سەرەکی بۆ دروستکردنی تەبایی سیاسی. لە ئێستادا هێزە سیاسەکانی ئێمە کە وێنەی ڕەسمی سیاسی ئێمە دەکەن، ئەوەندە لێک دوورن کە زۆر سانانیە بڕوا بەوە بهێنین کە لەم نزیکانەدا دەتوانین ببینە خاوەنی تەبایی سیاسی. تەبایی سیاسی وەک ئەوەی ژیانی ئێمە لە هەرچی دڵەڕاوکەیە دوور بخاتەوە، وەک ئەوەی نهێڵێت دەنگە سیاسیەکان لە ماڵە سیاسیەکان بێنە دەرەوە و کۆمەڵگا تووشی پشەوی بکات، وەک ئەوەی تەواوی گرفتەکانی کۆمەڵگا بمژێت و بەجۆگە سیاسیەکاندا بیان نێرێت بۆ سەر مێزی چارەسەرکردن. باش ئەگەر سیاسەت نەتوانێت لانی کەمی تەبایی و ئارامی دابین بکات، ئەی ئەرکی چی دەبێت؟ ئەگەر نەتوانێت لانی کەمی خۆشگوزەرانی بۆ هاوڵاتیەکانی فراهەم بێنێ، بەڕاست ئەی ئیشی چی دەبێت؟ با بڕوای شارەزان، سیاسەت ئەگەر لە ماڵی تەبایی و ئارامی هاتە دەرەوە، دەبێتە دڕندەیەک بۆ گیانی هاوڵاتیەکانی، دەبێتە مەیدانی دروستبوونی دیکتاتۆری بێباک لە ئاست وڵاتەکەیدا. تەبایی سیاسی واتە سەقامگیری سیاسی. سەقامگیری سیاسی پێویستە بۆ وڵات، بۆ حیزب، بۆ حکوومەت، بۆ هەموو مؤسسات بابەتێکی بنەڕەتیە. واتە ئەگەر ئێمە سەقامگیری سیاسی و تەبایی سیاسیمان پارێزراوە بێ، ئەساسی و بنەمایەکی باشمان بۆ داڕشت بێ، ئەبێت تەمایی ئەوەی کە تەبایی کۆمەڵایەتی، تەبایی ئابووری، ئیستیقراری سیاسی لەو وڵاتی ئێمە، لەو مؤسسەی ئێمە کە مەبەستمانە بەرقەرارکەینتیا. بۆیە بەڕاستی ئەم بابەتە بابەتێکی گرنگە کە سەبارەت بە تەبایی سیاسی پێویستە ئێمە هەمومان تێڕوانینەکانمان بۆ ئەوە بێ کە تەبایی سیاسی بنەمایەک بێ ڕەچاوی کەین وەلایەنە سیاسیەکان دەوری میحوەری لەم قەزەیە بێنن، چونکە ئەوان ڕێڕەوی کاری سیاسی وڵات و مەملەکەت دیاریەکەن. بۆیە هەوڵی سەرەکی لەلایەن ئەوانەوەیە و هەتا بکرێ حیزبە سیاسیەکان تەبا بن لە بینی خۆیانە و ئەم بابەتە بە هەند وەرگرن و گرنگی پێبن و کاری لەسەر بکەن و هەنگاوی بۆ بنێن، ئەبێتە مای ئەوەی زیاتر وڵات و مەملەکەت سەقامگیریتیا بەرقرار بێت. تەبایی سیاسی بریتیە لە کاری پێکەوە بوون و بریتیە لە هاوهەڵوێستی و گونجان پێکەوە لە نێوان کۆمەڵە هێزێکی سیاسیکە لە ساحەی سیاسی هەرێمی کوردستانان بریتی لێ خستنی دید و تێڕوانین و ڕوئیای جیاوازی ئەم هێزانە بۆ پرۆژەی سیاسی لە هەرێمی کوردستان و بۆ تێڕوانین لە ناوچەکەەوە لە ناوخۆی هەرێمی کوردستان بەرەوڕای ئاغارەکان و ئەم تەبایە سیاسیە پێویستەکە ئەو کۆمەڵە هێزی کە لەسەر ساحەی سیاسی هەندە وڵاتێکی هاوشێوی ئێمە کە وڵاتێکی فرەهێز و پلۆرالیزمی سەربازی یا حیزبی هەیە لێرە، بۆیە پێویستەکات کە گونجانی پێکەوەی وانهەوە پێویستەکە هەریەکەیان بە جۆری سنگ و قورسایی خۆی جووی لێ بگیرەوە لە ئەرک و مافا بەشدار بن ئەم هێزانە لە گۆڕەپانی سیاسی لە هەرێمی کوردستان و ئەم تەبایە بەوە دروستە بێ کە هەموو هێزێک بە جۆری سنگ و قورسایی خۆی خوێندنەوەی بۆ بکرێ و ڕۆڵی پێ بدرێ و ئەرێک بدرێ بەسەر شانە و تەحملی مەسئولیەتکە لە هەرێمی کوردستان. خۆی تەبایی زیاتر وشەیەکە بۆ بواری کۆمەڵایەتی بەکاردێت، بەڵام کاتێک هەڵی تەبایی سیاسی یعنی ئینتیجام و پێکەوە هەڵکردنی چەند لایەنێکی سیاسی یا کۆبوونەوەیان لەسەر چەند پرۆژەیەک یا چەند چەمپێکی سیاسی یا چەند بوارێک و ڕەهەندێکی سیاسی کە ئەو کاتی کۆمەلگاکە ئیخوازێ. ئەسڵ لە کاری سیاسیە ئەوەیە کە منافەسە هەبێ، ئەوەیە کە جیاواز بن، ئەوەیە کە لەسەر کۆمەڵێک شتی دیاریکرا و کاتێککە حیزبە دروزە بێ دیارە حیزبەکەی پێش خۆیە ئەوانی دی
ئەو بوارەیان پڕەوە نەکردو ئەمەوێ پڕی کاتەوە بە فۆرمێکی نوێ و بە پرۆژەیەکی نوێ کار بکە. بەڵام لە پاڵ هەموو ئەمانەیە کۆمەڵێ هێڵ هەیە، یا بڵێن کۆمەڵێک بەرژەوەندی گشتی هەیە، یا بڵین کۆمەڵێک پێڵێن حرامی سیاسی هەیە، هەندێک کەسەڵە هێڵی سوور هەیە، ئەبێ هیچ لایەنەی بەزێنێ بێ هەموو لەوە ئەبێ هەموو تەبابین، ئەی نابێت لەوە ئەوە جێگەی منافەسە نیە. بۆ نمونە یەک پارچەی نیشتیمان، بۆ نمونە یەکێتی نەتەوەیی، بۆ نمونە باری ئاسایشی وڵات، بۆ نمونە بەرژەوەندیەکانی گشتی کۆمەڵگا، ئەبێ ئەمانە بە هیچ کاتێ نەکرێت بە قوربانی ئیرادەی کەسێک، ئیرادەی حیزبێک، ئیرادەی مەزهەبێک، بۆ چوونی ئاینی لایەنێکی دیاریکراو. بۆیە ئەبێ ئێمە لەکوێ تەباین، کەی ئەخوازێت تەبابین ئەبێ تەبابین، و لە کوێش ئەکرێت جیاواز بین و یەکتر قوبوڵکەین بە جیاوازیەکانمانەوە بۆی بتوانین منافەسە بکەین بۆ خزمەتی کۆمەڵگا. حیزب دوجار وەسیلەیە بۆی خزمەتی کۆمەڵگا بکە. کاتێک ئەم حیزبە ئەبێتە هەموو شتێک، کاتێک کە ئەبێتە ئەساس بۆ معیار بۆ تەعاملکردن بۆ کەسەکان بۆ حیزبەکان، ئێت لێرە ئەبێتە کێشە. وە چیش ئەم تەبایی ئەپارێزێ؟ پێویستە دەستورێک هەبێ، پێویستە یاسایەک هەبێ کە هەمومان لەوانە فرسەت و هەلی یەکسان، یا بڵێن وەک یەکی، یا بڵێن فرسەتی یەکسامان بۆ بڕەخسێنێ، کەسێک نەتوانێ بەهۆی هێزێکەوە، بەهۆی ناوچەیەکەوە کە هەیەی، بەهۆی مێژوویەکەوە کە هەیەی ئەوانی کە بخاتە ژێرباری خۆی و حساب بۆ ئەوانی کەنەکە. کەواتە من لە ئەرزێتێکە، یا بڵێن لە ژینگەیەکە کە هێزێک نییە من لێ بترسم، یاسایەکەیە ئەم پارێزێ، ئەلێرە من نەتوانم خزمەتی خۆم کەم پەنا نەبم. بەڵام ئێستا لە وڵاتی خۆمان دواتر دێین باسی ئەەکەین، ئەمانە بەڕاستی حوزوریان کەمە، بۆیە ئەبینی تەبایی سیاسی دروست نابێ، یا بڵێن لێکترازان ئێستا بۆتە سیمای دیاری ئەم کۆمەڵگای ئێمە بەداخەوە. خۆی تەبایی سیاسی بریتە لەوەی کە هێز و لایەنە سیاسیەکان لە چوارچێوەی کاری ڕێکخراوەی خۆیان و لە چوارچێوەی دەستور و یاسای ئەم وڵاتە بەیەکەوە هەمەهەنگی بکەن لە پێناو بەرەو پێشبردننی ژیانی کۆمەڵگا و بەرەو پێشبردننی ژیانی هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی و بەرپارکردنی سیستەمێکی دادپەروەرانیا بۆ ممارەسەکردنی کاری سیاسی لەم وڵاتەدا. بەڵێ خۆی تەبایی سیاسی لە هەموو وڵاتێکە، لە هەموو هەرێمەکە، لە هەموو زەرورە، چونکە ئێستا سەیرەکەی لە با بڵین لە هەرێمی خۆمانە لە کوردستانە و هەروە لە وڵاتانی کەش سەیرەکەی کۆمەڵێ حیزبی تایە، کۆمەڵێ ڕێکخراوی تایە، کۆمەڵێک ئەمانە هەر یەکە بەرنامەیەکی خۆی هەیە، هەر یەکە بۆچوونێکی خۆی هەیە. ئەگەر بێت و تۆ حکم بکەیت لە وڵاتێکە، لە مەنتیقەیەکە، لە هەرێمێکە، ئەبێ هەوڵ بێ بۆ یەکریزی، بۆ تەبایی، بۆ ئەوەی کە بتوانی پێکەوە لە وڵاتەکە بژی و پێکەوە لە حکومەتێک دروستکەی و پێکەوە بتوانی بەرەنگاری ناحەزانی وڵاتەکەت، میلەتەکەت، هەرێمەکەت بی. بۆیە زەروریەتە تەبایی سیاسی لە نێوان کۆمەڵێک ئەو ئەحزاب و ڕێکخرا و ئەوانی کە هەن لە وڵاتەکەیە، لە مەنتیقەکە، لە هەرێمەکەیە. ئەمە ئەوترێت تەبایی. تەباییەکە یەکریزی دەکاتەوە، یەکە دەخاتەوە لە بۆچوونەکانت، لە وتارەکانت، لە بربەرەکانی ئەو ناحەزان و ئەو وڵاتن لایانی کە دژایەتی وڵاتەکە دەکەن، هەرێمەکە دەکەن، میلەتەکە دەکەن. بۆیە زەروریەتە تەبایی سیاسی هەبێ لە نێوان ئەو حیزب و ڕێکخراوانی کە هەیە. ئەوە پێشکەوتنێک و زووتر ئەردگەێنێ بە ئامانج و ئاوەتەکان ئەگەر تەبایی سیاسی هەبێ. ئەمە زەروریەتە. ئێمەش بە ئەگەر تۆ سەیری خۆمانکەی، سەیری کوردستانکەی، سەیری ئەم هەرێمە بکەی، زۆر جار کە
لەنگی هاتوتە پێشەوە. ئێستا مەسەلا بوون منەسەرەکەی قەیرانەکان بازەکەی، بەڵام قەیرانی سیاسی بەڕێی من لەسەر و قەیرانی داراییەوەی چه قەیرانی سیاسەکە ئەگەر بوو ئەگەر نەوتوانی سەیتەرە بکەی بەسەریا، نەوتوانی یەکی خەی، نەتوانی اینکەی معنای وایە ئەوەیە کێشن مشاکلی گەورە بۆ دوورکە ئەو خاتە سەیتەریش ناوی و سەیتەرەش ناکرێت بەسەر قەیرانی داراییەکەیە. بۆیە ضرورەتە تەبایی سیاسی لە نێوان ئەو کۆمەڵە حیزب و ڕێکخراوی کە لە وڵاتەکە ئەژی لە بەتایبەتی ئێمە لە کوردستانە ئەژی کە ضرورەتە تەبایی و یەکەڵێسی و بۆچوونی و بۆەوەی کە بتانی لە هەموو قەیرانێک دەربازی و دەرچیت. ئەم بارودۆخی ئێستا هەرێمی کوردستان خاڵی سەرەکی و هۆکاری سەرەکی ئەگەڕێتەوە بۆ ناتەبایی سیاسی لە نێوە لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستانە. ناتەبایە سیاسەکەش بەڕاستی هەموو لایەنەکان وەکو یەک ناگرێتەوە، چونکە قسەمان لەسەر ئەوەیە ئێمە ئەحزابی سیاسی ئەمڕۆ نوێنەرایەتی میلەتی کرد و چوە پرۆسەکانی انتخاباتەوە لە ڕێی ئەوەوە هەم پەرلەمان تشکیل بوو، هەم حکوومەت دامەزرا کە پەرلەمان شەریعەتی پێدا. بەڵام بەداخەوە ئەم حکوومەتە تووشی شەلەل بوو و پەرلەمانی کوردستان تەجمید کرا لەلایەن لایەنێکی سیاسی لە هەرێمی کوردستانە کە ئەمە بەڕاستی وای کرد کە پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستانە تووشی ئیفلیجبوون بێت بە شێوەیە کە ئێستا ئێمە لە قەیرانێکی فعلیان لە هەرێمی کوردستانەوە کاردانەوەی ئەم بابەتە کاری کردۆ سەر هەموو کایەکانی کۆمەڵگەی کوردەواری، هەم لە ڕووی ئابووریەوە، هەم لە ڕووی ئەمنیەوە، هەم لە ڕووی سیاسیەوە، هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە بەڕاستی کێشەی گەورەمان بۆ دروست بوو. بۆیە بەڕاستی ناتەبایی سیاسی کە ئێستا یەخەی هەرێمی کوردستانی گرتووە کاردانەوەیکی زۆری لەسەر کۆمەڵگەکەمان هەیە و بەڕاستی هەموو لایەنە سیاسەکان واجبە لەسەریان لەسەر ئەم بابەتە پرۆژەی فعلیان هەبێ و قسەی جدیان هەبێ و چیتر خەمساردانە تەعامل لەگەڵ ئەم بارودۆخە نامستەقیڕەی هەرێمی کوردستان نەکەن کە لە ڕووی سیاسیەوە ئێستا کێشەی گەورەمان هەیە. ئەم نەبوونی تەبایی سیاسیەوە ئەم گرفتانەی کە ئێستا بەرەوشی هەرێمی کوردستانی گرتووە تاکبیرکردنەوە و تاک مامەڵەکردن و بخوار نەدانی بەشی یا بەشداری پێنەکردنی هێزەکانی تر لە ساحەی سیاسی هەرێمی کوردستان بە جۆری سنگ و قورسایی خۆیان و ناشەفاف کارکردن و ئیدارەدانی یەکبیرکردنەوە لە هەرێمی کوردستانی بە ماقارە گەیاندەوە. ئەگەر باتاتوو لە هەرێمی کوردستانە هەمووی هێزەکان وەکو باسمان کرد بە جۆری سنگ و قورسایی خۆیان بەشداریان بکردایە و تەحملی مەسئولیەتیان بکردایە و بەشدار بوونە لە قەراری سیاسی و لە داڕشتنی قەراری سیاسی لە هەرێمی کوردستانە بە ماقارە ناکەی. بۆیە ئەیبینیت ئەو هەوڵانی لە هەرێمی کوردستانە هەنیا و گرژیە سیاسیانی لە هەرێمی کوردستانە هەن لە پێناوی ئەوەیە کە هەموو هێزێک بە جۆری سنگ و قورسایی خۆی بەشداری هەبێ. ئەگەر تەبایی سیاسیە بۆ ئەم گرژیانە ڕووی نادا و ئەم حاڵەتانە ڕووی نادا، ئێستا کوردستان بە کۆمەڵە قەیرانە تێپەڕە. قەیرانی سیاسی کە بینی پەرلەمان پەچی خراوە، بینی موسساتەکانی تری حکوومەت هەمووی بەرەو لە قەرهاغی شکستیانانایەوە حکوومەت ناتوانێت ئیداری وڵاتدا ناتوانێت موچەبدا لە کاتی خۆی قەیرانێکی دارایی بەرەوشی هەرێمی کوردستانی گرتووە و کۆمەڵە قەیرانی تر کەڵەکە بوون. بۆیە ئەمە نەبوونی تەبایی سیاسی. ئەگەر تەبایی سیاسی هەبوایە هەموو هێزەکان بە جۆری سنگ و قورسایی خۆیان بەشدارە بوون لە قەراری سیاسی و تەحملی مەسئولیەتیشانە کرد لە بەردەم قەیرانەکاندا. ئەو بوارانەی کە بڵێن ئەو هێڵانی یا بڵێن ئەو هێڵە سوورانی کە ئەبێ کەسمان نەیبەزێنین ئەبێ لەسەر و هەمووان وەحسایی بۆ بکەین. ئەوکو بڵێ نابێت لە پێناوی هیچ کەس و حیزب و لایەنێکە پەنای پێ ببرێ. یعنی ئێستا لە کوردستانی خۆمان زەقترین لادان، زەقترین تێکدان بۆ لێکترازان و بارودۆخی سیاسی ئەمڕۆ هەرێمی کوردستان پەکخستنی پەرلەمانە. لایەنێکی سیاسی لە منتیقەیەکی دیاریکراو بە هێزێکی دیاریکراو سەرۆکی پەرلەمان ئەگەڕێتەوە. ئەمە بۆ خۆی ترازان دروستەکە، تەبایی نایەڵێ. ئەم تەبایە سیاسیە کە نامێنێ دوجار بڵاو بێتەوە، پەخشە بێتەوە بەسەر تەبایی کۆمەڵایەتیشە، بەسەر باری دەرونی خەڵکە، بەسەر باری بژێوی و ئابووری و کۆمەلگایە. ئەو سومعە جوانە گەورەی کە وڵاتێک لە پێنایە خەباتەکە یا بڵێن دەستکەوتی گەورەی باڵای ئەم وڵاتی ئێمە کە خوێن لە پێناوە هەزارەهان خەڵک و ڕۆڵی ئەو میلەتە گیانی خۆی بەخشیوە، پەرلەمان دەستکەوتێکی گەورەی جێگەی شانازی میلەتێکە.
ئێستا بینی زیاد بە 7 مانگەچێت پەک ئەخرێ ئەمە تەبایی ناهێڵێ ئەمە خیتابەکان ئەخاتە ژێر پرسیارەوە ئەمە ئەو خیتابانە ئەخاتە ژێر پرسیارەوە کە تۆ داوای یەکڕیزی نیشتیمانی و یەکڕیزی میلی و یەکێتی نەتەوەیی و حتا ڕیفراندۆم و سەربەخۆیەکەی خەڵک ناتوانێت متمانە لە دەزا کەواتە ئەبێ ئێمە ئێستا هێڵە سوورەکان یا بڵین بوارە گشتیەکان بخینە سەر و بەرژەوەندی حیزبی سەر و شەخص سەر و تائیفە سەر و مەزهەب سەر و ئیرادە و ئایدۆلۆژیایەکی دیاریکراوە بە کەسێ بۆی بتوانین لە هێڵێکی گشتی هەموو یەک بگرینەوە بەتایبەتی ئێستا بۆ کوردستان کە بۆتە ضرورەت یعنی توانین بڵین بۆتە ئەولەویات و کاری هەرە گرنگ کە ئێمە ئەو تەبایەوەمان لێکا بمانگەیەنێ بۆی کە ئەو هەل و فرسەتە گەورانێکی ئێساتۆتە پێشەوە لە دەستی نین چونکە دوور نییە لە دەست بگرێ یعنی من گوێم لە کەسێکی سیاسی بوو لەو هەرێمە قسەیەکی زۆر جوانی کرد وتی ئەوەی لە ساڵی 1975 ڕوویدا چاوەڕوان نەکراو بوو ئەوەی لە سیاسیە ئەکرێت چاوەڕوانکراو یان چاوەڕوانکراوەکانی سیاسی ئەفەن چاوەڕوان نەکراوەکان لە سیاسەتە کەمتر نین لە چاوەڕوانکراوەکان تۆ لەوانەیە شتێکی خوانەخواز مەترسیدار بێتە پێشەوە لە ئێستا کە ئێمە دارێمی کوردستان ناپێیاتێپەڕین دواتر ئەبێت یعنی زەمنێک لە مێشوو گەڕینەوە بۆ دواوە و جیلی ئەو جیلی کەتیای ئەژین ئەکەوینە بەر نەفرەتی ئەو جیلە و ئەو مێشووی کە دروستی ئەەکەی خۆی لە ڕاستیدا دەسەڵات پێویستە سەقامگیری سیاسی لە وڵاتدا بۆ سەرجەم ڕێکخرا و حیزب و لایەنە سیاسیەکان و بۆ سەرجەم هاوڵاتیان دەستەبەر بکە بۆ ئەوەی بتوانن لە چوارچێوەی سنووری ئەم وڵاتەدا کار و پرۆژە سیاسی و کۆمەڵایەتی و ئابوووریەکانی خۆیان بەرجەستە بکەن ئەوەی کە ئێمە بینیومانە لە هەرێمی کوردستان هەتا ئێستا دەسەڵات ئەوەندەی لە بەرژەوەندی پارێزگاریکردنی بەرژەوەندیەکانی حیزبیەکانی خۆیان دابوون ئەوەندە کەش و هەوایەکی ئارامیان فراهەم نەکردووە بۆ سەرجەم هاوڵاتیان کە بتوانن ممارەسەیەکی سیاسیانەی تەندروست لە چوارچێوەی هەرێمی کوردستاندا ئەنجام بدەن بۆیە دەتوانم بڵێم حیزبە دەسەڵاتدارەکان لە ماوەی ڕابردوودا جۆرێک لە نائارامی و ناسەقامگیریان بەرپا کردووە کە ئەمڕۆ ئەم دەرەنجامانەی ئەمڕۆی لێکەوتۆتەوە بەڕاستی لەبەر ئەوە دەسەڵات بە شێوەیەکی گشتی بەرپرسیارە لە هەر جۆرە پشێوی و نائارامی و دووبەرەچی و ناسەقامگیری کە ڕوو لە وڵاتەکەمان دەکا و لە هەمان کاتیشدا بەرهەمهێنانی نەوەیەکی تەندروست هەر لە قوتابخانەوە بیگرە هەتا کو ئەگاتە زانکۆ و هەتا ئەگاتە سەرکردایەتی حیزب و لایەنە سیاسیەکان لە حەقیقەتدا ئەمەش خۆی لە خۆیدا یەکێکە لەو فاکتەرە ئیجابی و گرنگانەی کە نەوەیەکی بەهێز و قیادە و سەرکردایەتیەکی تەندروست بەرهەم دێنێ لە وڵاتدا نا بە دڵنیاییەوە لە هەرێمی کوردستان ئەتوانم بڵێم تەبایی سیاسی نەبووە بەڵکو بەرژەوەندی سیاسی لە نێو لایەنە سیاسیەکانی کوردستان هەبووە ئەو بەرژەوەندسیەتی و بەرژەوەند خوازیەتیەش وای کردووە دۆخی هەرێمی کوردستانی گەیاندووە بە ڕۆژێکی وەکو ئەمڕۆ کە نە لە خەمی یاساداین لە هەرێمی کوردستان وەرنا لە خەمی بەرژەوەندیە باڵاک میلی و نەتەوەیەکان داین وەنە لە خەمی ژیان و گوزەرانی هاوڵاتیانی خەڵکی کوردستان داین بۆیە دەبینین لە ڕاستیدا لە دەرەنجامی نەبوونی تەباییەکی سیاسی و تۆکمە یان نەبوونی سەقامگیریەکی سیاسی تەندروست لە هەرێمی کوردستاندا دۆخێک هاتۆتە ئاراوە تەنانەت بەرپرسان و دەسەڵاتداران حیزب هێزەکان لە ئاستیدا دەستەوەستانن و ناتوانن چارەسەرێکی گونجایی بۆ بدۆزنەوە یاخود لە پێناو بەرژەوەندی حیزبیەکانیان نایەنەوێت چارەسەرێکی گونجاو بۆ کێشە ڕیشەیەکانی هەرێمی کوردستان بدۆزنەوە بۆی هەرێمەکەمان و خەڵکی کوردستان لەو دڵە ڕاوچێ و لەو نائارامی و لەو ناسەقامگیری ڕزگاری ببێت. بەڕێی من هەموو یەگەڕێتەوە تەبایی سیاسیەکە ئەگەر تەبایی چونکە وەکو وتم ئەوانەی کێتە پێشەوە مەسەلا تۆ سیرەکەی
ئەحزابانی کە هەین ئەم ڕێکخراوانی کە هەین لە کوردستانە ئەژین سیاسیەن ئێمە یەک ناگرینەوە سیاسیەن ئێمە دوورەکەوینەوە لە یەک کێشە و مەشاکی دروست دەبێ و کە دوورمانە خاتۆ لێ چونکە سەیرەکەی بۆ چوونەکان بۆ چوون ئەگەر ئێمە تەبابین یەکڕیز بین یەکگرتوو بین ئەو وەختە وڵاتانی دەرەوە و دراوسێژ ناتوان تەسیرمان پێ بکەن کە خۆمان یەکگرتوو بین تەبابین نە تورکیا توانێت تاسیراتمان بە تاچی تێب لێ بکە نە ئێران نەتوانێت نە عێراق وەکو عێراقی فیدراڵ ناتوانێت تاسیراتمان تێ بکە ئەو وەختە ئێمە ئەی کە ئەڵێن یەکوتاری و یەک دەنگی ئەمە ئەگرێتەوە ئەمەیە لەن هەمووی لە ناتەبایی دروست دەبێت هەر وەکوتم ئەم وەسعیکە تۆتە ڕێمان لە کوردستانە ئەوە ناتەباییە بەڵێ ئێستا حاڵێن ئێستا ناتەبایی سیاسیە ناتەباین یەکتر قوبڵ ناکەین یەکترمان قوبڵ نییە ئەمە هەمووی وەکو جەمسەرێک گاتەوە بەیەک و تێکەڵە بەبێ ئێمە بەڕاستی ناتەباین ئەگەر تەبابین تەبای سیاسی بین ئێمە ئەو گیرروگرفتانە هەمانە نامێنێ گیرروگرفتەکان هەمووی لە ناتەباییە ناتەبایی بە تایبەتی ناتەبایی سیاسی کە ئەگەڕێنەوە سەر قەیرانی سیاسەکان قەیرانی سیاسەکان لە ناو کۆڕا کۆمەڵە تەبەقەی خوارەوە زۆر بە بەسیتی سیرەکە بەڵام نە ئەوەیە ئەگەر ئێمە هیچ نەبێ مەسا چۆن سیرەکەی حکومەتێکمان هەیە حکومەتەکەمان 5 لایەن ئەیوا بەڕێوە 5 لایەن بەشداری کردووە 5 لایەن لە حکومەتەکایە بێ لە لایەنەکانی کە ئێمە لایەنمان زۆرە بەڵام بە حکمەوەی کە دەنجی نێناوە داڵی حکومەتەکە نەبە بەڵام 5 لایەنەکە بە تایبەتی ناتەباین ئەگە تەبابین ناگەین بە مۆزەیکە هەمانە یەکتر قوبڵ ناکەین کێشە و مەشاکی دروست دەکەین لە باتی مەسەلا خۆمان بە هەچ کەسەمان خۆمان بە خاوەنی حکومەتەکە بزانین بە خاوەنی پەرلەمانەکە بزانین بە خاوەنی میلەتەکە بزانین بە خاوەنی خاکەکە بزانین نەک ڕێک ناکەوین ناتەبابین کێشەش بۆ یەک نانینەوە مەسەلا سەیرەکەی نمونە هەیە ئەحزاب هەیە لا هەیە مەسا لە حکومەتی شایە بەڵام سەیرەکەی کێشە یان تەعنتانە بۆ لایەنەکەی کەیە بۆ لایەنەکانی کایە یعنی خۆی دوورە لە حیزبەکە ئەمە ناتەباییە ناتەبایی سیاسی ئەگەن تەبایی سیاسی هەبێ یەک کۆمان نەکاتەوە کە کۆی کردینەوە یەک گوتارمانە بێ یەک قسەمانە بێ یەک عیلاقاتمانە بێ تۆ مەسەلاگەر لەگەڵ دەر و دراوسیە لەگەڵ حکومەتانە هەتا ئێستا وای لایەتۆ لە بەهۆی ئەم شەڕە ناڕەوایی کە تووشی بووین بەرامبەر داعش سێرەکەی وای لێکردنی وڵاتان هەمووی یە بەرەو پیرمان و یەد بەهانامانەوە ناوی پیرۆزی پێرمەگە بە گەورەی سیرەکاو ئێمە وەکو میلەتێکی کورد بە گەورە و پیرۆز سیرەکرێن و قیادەی کوردی هەروەها کەچی سیرەکەی خۆمان ناخۆمانە ئەو پیرۆزێ ناپارێن ئەو تەبایەمان نییە ئەبێ هەموو لایەکمان پێش هەموو شتێک کە دروشتمان بەرز کردوێتەوە وەکو لایەنە سیاسەکان پاشان وەکو هاوڵاتیانی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان کە ئەمانە دامەزراوە سیاسیە فیعلەکانی هەرێمی کوردستانن کە ڕێکاری بەڕێوەبردننی کۆمەڵگای کوردەواری داڕێژن ئێمە بێ هەمومان لە لای خۆمانەوە کە لە حیزبی سیاسیە کارەکەین مەبەستمان خزمەتکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە و هەر کاتێکیش و هەر هەنگاوێک ئەینین کاتێک ئەزانین ئەم هەنگاوە بە قازانج و بەرهەمەکەی لە ئاستی تموحی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە نییە و هەرێمی کوردستان سوودمەندیە لە هەنگاوە سیاسەکانی ئێمە وەکو پێویست ئێمە ئەو ئامانجەمان نەپێکاوە لێرە پێویستە لایەنە سیاسیەکان بوەستین و ئاور لە کارەکەی خۆمان بدەینەوە مراجعە بکەین بزانین بەچی ئەم هەنگاوی ئێمە ناومانە بەچی چاشیکەینەوە بۆیە ئێستا هەموو کەسێک ئەزانێ ناتەبایی سیاسی هەیە لە هەرێمی کوردستانە هۆکارەکەی چییە؟ هەموو لایەنێکی سیاسی پێویستە بەخۆیان بێتەوە ئایا کەم تەرخەمەکە لە چێوەیە کەم تەرخەمەکە لە تۆی لایەنی سیاسیەوەیە کەم تەرخەمەکە
لە تۆی بەڕێوەبەری حکوومەتەوەی لە تۆی پەرلەمانی کوردستانەوەی لە تۆی موسسات و دامەزراوەکانی ئەم هەرێمەین کە ئێمە ئێستا لەم هەرێمە ئەژین هەرێکێک لەمانە پێویستە بە خۆیان بچێتەوە لەکوێ خەلەلی بەدی کرد بوەستێ و اعترافکە بڵێ من هەڵم لەو بوارە بۆیە ئێستا زۆر جەریئانەیە زۆر خاوەن فەزلە خاوەن ڕێز و حرمەتە هەر لایەنێک کە دان بە هەڵەی خۆیان بنێ فەز و گەورەیە بۆ خۆی بڵێ من لەم خۆناغا لەم خەتواتە نام هەڵم کرد بۆیە پاشە لە بەر جەماوەری کوردستان لەبەرەوەی بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان بگەڕێتەوە دۆخی جاران و ئاسایی بێتەوە و نەیەڵین زیاتر ئەم ململانێ و ئەم کێشە قەیراناویانەی ئێستا ڕووی کردۆتە هەرێمی کوردستان بەردەوام بێ و ئەزمەکە چارەسەرکەین پێویستە لە شوێنی خۆمانە بوەزین و بینە دواوە و هەر لایەکمان هەڵەیەکمان کردووە یاعتراف بە هەڵی خۆمان بکەین بە زووی چارەسەرکەین بۆ ئەوەی چیتر جەماوەری کوردستان و میلەتەکەمان و هەرێمەکەمان نەکەوێتە ژێر پرسیارەوە لەلایەن ڕێکخراونەوە دەوڵەتەکانەوە لەلایەن وڵاتانی دراوسێەوە و ناتەبایی سیاسی وای کردووە ئەمڕۆ وڵاتانی ئیقلیمیش دەستخەنە ناو هەرێمی کوردستانەوە و بە شێوەیەک لە شێوەکان جوڵێنەری بارودۆخی هەرێمی سیاسی بن بە بەرژەوەندی خۆیان نەک بە بەرژەوەندی هاوڵاتی هەرێمی کوردستان ڕای هاوڵاتیانی هەرێمی کوردستانیشی لەسەر وەرگرن بە تێڕوانی ئێمەوە بە قەناعەتی خۆمان ئێمە لە زۆر وێزگەی ژیانی سیاسیمان وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان وەکو حیزب زەرمەند بووین و زەرمان کردووە هەڵوێستەکان کەنوانومانە کە لە بەرژەوەندی خەڵکا بووە و هەموو کاتێک بەرژەوەندی گشتی و هاوڵاتیانی هەرێمی کوردستانمان خسۆتە پێش بەرژەوەندی خۆمان ئەمە بە اعترافی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بە هەڵوێستەکانی هەڵوێستە سیاسەکانی کۆمەڵی ئیسلامیش دیارە لەم بارودۆخە ناسەقامگیری ئێستا هەرێمی کوردستانە ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان هەوڵمان زۆر داوە مبادرەتمان زۆر کردووە هەم لە شخصی جەنابی ئەمیری کۆمەڵی ئیسلامی و ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی و ئۆرگانەکانی تری کۆمەڵی ئیسلامی بەگشتی هەوڵمان داوە کە ئێمە لایەنێک بین وەزع و بارودۆخی هەرێمی کوردستان بەرەو چارەسەر بەرین و دەورمان هەبێ لەوەی لایەنە سیاسەکان لە یەک نزیکەینەوە و لایەنی سیاسی ئەو لایەنە سیاسی کە کێشەی ئێستا کێشەی فەرمی و کێشەی سەرەکی لە هەرێمی کوردستان ڕوبەڕووی بۆتەوە ئەو هۆکارە بۆ دروستبوونی ئەم کێشەی ئێستا هەرێمی کوردستان ئێمە وەک خۆمان ئاگادارمان کردوێتەوە و پێمان ڕاگەیاندووە کە ئەم هەنگاوانە و ئەم کارانە خزمەت بە جەماوەری کوردستان ناکەن خزمەت بە پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستانە ناکەن ئێمە لایەنە سیاسیەکان دوژمنی یەک نین ئێمە پرۆژەی سیاسیمان هەیە و ڕکابەری یەکتریەکەین بۆ خزمەتکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان نەک بۆ ئەوەی یەکتری بشکێنی نەک بۆ ئەوەی ملی یەکتری بشکێنی نەک بۆ یەکتری حەزف بکەین و لە ساحەی سیاسی یەکتری دوورخێنەوە بەڵکو ئێمە ململانەیەکەین بۆ ئەوەی باشترین خزمەت پێشکەشی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەین ئێستا ئێمە هەوڵەکانمان لەو چوارچێوایە و بەڕاستی لەسەرم هەوڵانەشمان بەردەوامە بین ئێمە زۆر مەحەتە بووە پێویستی کردووە هەڵوێستی زۆر حەدیترمان هەبێت لەسەر بارودۆخەکان بەڵام لەبەر بەرژەوەندی باڵای هەرێمی کوردستان و لەبەر ئەوەی هەرێمی کوردستانەکەمان جارێک کە تووشی دوولەتبوون نەبێتەوە تووشی سراعی سیاسی نەبێتەوە تووشی شەڕی ناوخۆ نەبینەوە ئێمە پارسەنگی کاری سیاسی خۆمان لە هەرێمی کوردستانە ڕاگرتووە بە شێوەیەک کە نەمانویستووە ئێمە بینە هۆکاری ئەوەی لایەک بەسەر لایەکە زاڵکەین بەڵام لە چوارچێوە گشتێکە کە سیاستێکی دارەژاوی خۆمان هەیە لەسەر بنەمایەکی فکری خۆمان هەنگاوی بۆنین بە هاوڵاتیانی هەرێمی کوردستانمان وتووە ئێمە لە هەر شوێنێکە کەم و کوڕی ببینین گەندەڵی ببینین ناحەقی ببینین دەسێخینە سەر و لە هەر شوێنێکە و هەر لایەنێک کەم تەرخەنیمی بکە ئێمە دەستنیشانێکین نەک بە تێڕوانینێکی دوژمنکارانە بە تێڕوانینێکی برایانە و هەر کەسێکیش ئێمە وەکو برا سەیرەکەین لە هەرێمی کوردستانە کە لەگەڵیشمانە نەبێ بەڵام هەڵی کرد ئاگادارەکەینەوە لە هەڵەکە دەستێگرین ئەڵێن ئەم هەڵەیە مەکە نەخزمەت بە خۆ دەکات نەخزمەت بە هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکە کاتێک کە تۆ بینی تاکڕەوانە پەرلەمان پەکەخرێ بە شکلە وەزیرەکان لە حکوومەت دوورەخرێنەوە تاکڕەوانە عقودی نەوتی لەگەڵ وڵاتانە ئەکرێ بڵێن گرێبەستی وزاکرێ تاکڕەوانە قرارە درێ بیرەکرێتەوە علاقا لەگەڵ بەقاتێکە درێ چاکەکرێتەوە لەگەڵ وڵاتانی ناوچەکە لەگەڵ هێزە کوردیەکانی دەروی هەرێمی کوردستان تێگە درێ پرس و بەشداری بە هەموو هێزەکانی تر نەکراوە هێزەکانی تر ئەیانەوێ بەشدار بن و بقسییان هەبێ لە قەراری سیاسی نانەوێ پاشکۆ بن بۆیە ئەم نەبوونی تەبایە وای کردو تۆ ناتوانانی بڵێ هەموو هێزەکان بەقەدێک تاوانبارن لە نەبوونی تەبایی سیاسی چونکی کاتێک کە دەستی تەبایی درێژەکرێت لایەن هەموو هێزەکان و ئەگەر لایەنێک نێتە پێشەوەکە سوقل و یا قورسایی هەیە لە گۆڕەپانی سیاسیەکە تەبایەکە دروست نابێ بۆیە ئەبینی ئەم کوردستان ئەم کارە ساتە گەشتۆکە ێساەوە
نەبوو لە غیابی مؤسساتی شەرعیە لە هەرێمی کوردستان سەرۆکایەتی هەرێم لە غیابی شەرعەتە پەرلەمان پەچی خراوە حکوومەت لە حکوومەتی قەیرانەوە ناتوانێت ڕوبەڕووی ئیدارەدان بێتەوە پەیوەندەکانی هەرێمی کوردستان لەگەڵ دەرەوە ئەمە هەمووی دەرەنجامیەوەی کە نەبوونی تەبایی سیاسی و بەشداری پێنەکردن یان بڵێن شەریک نەکردنی هێزەکانی ترە لە قەراری سیاسی و لە نەبوونی تەبایی سیاسیە بێ هەموو هێزە سیاسیەکان لە هەرێمی کوردستان بە هێزە سیاسیەکان بە کۆمەڵگای مەدەنی هەموو چین و توێژەکان بە ژێری سنگ و قورسایی خۆیان جوان لێ بژیرێ بخوێندێنەوە بەشدار بن لە قەراری سیاسی و بەشدار بن لە پرۆسی سیاسی و هەر کەسێک کە بەشداریت پێکرد لە شێوازی بڕیادان لە هەرێمی کوردستان بڕیاری سیاسی بە ژێری قورسایی و سوقلی خۆی ئەویش تەحملی مەسئولیەتەکە و ئەبێ مؤسساتە شەرعیەتەکان بچنە و سەر ڕێچکەی کارکردنی شەرعیەتی خۆیان و هەموو ململانیەکان ململانی شەرعی بن و ململانی دیموکراتیانە بن لە نێوان هێز و لایەنە سیاسیەکانە و ئەمانە بتوانن پێکەوە کار بکەن چونکی ئێستا ئەگەر سێری بارودۆخی کوردستانکەی لە ڕۆژهڵاتی ناوەڕاست و ناوچەکە بە گۆڕانکاریێکی گەورە تێپەڕەبێ لەم نەبوونی تەبایی سیاسیەوە کە هێزەکانی تریش نەتوانن بەشدار بن لە قەراری سیاسی و کوردستان بەیەک ئاراستە و بەیەک بیرکردنەوە و بە بیری یەکەسی بڕابڕێەوە کە ئەوە شواکان نەتوانێت کوردستان ڕزگار کە لەم قەیرانەوە نەتوانێت دەستی کوردستان بەگرێ و کەشتی چارەنووسی کوردستان بەرەبەرەوە کەناری ئارامی تەبای سیاسی بە چەند خاڵێک دروزە بێ خاڵی یەکەم ئەبێ هەمومان بەرژەوەندی باڵای میلەت بەرژەوەندی باڵای ئەو کۆمەلگایە بخینە سەر و بەرژەوەندی حیزبی و شخصی و ناوچەیی و هەموو بەرژەوەندەکانیکەوە دوو هەمومان لە سەر چەند هێڵێکی گشتی کۆ ببینەوە و ئامانجە باڵەکانی ئەو نیشتیمانی ئێمە ئێستا کە بریتیە لە دوای 100 ساڵ تێپەڕین بەسەر ئیتفاقی سایکسبی کۆ بین ئەوانەی وڵاتانی زلهێز کە ئێستا لازار هەر ئەوان یاریکەری ئەو منتیقی ئەو ئیرادەی سیاسی و مەلەفی سیاسی ئەم ناوچەش لازار بەدەستی ئەوانەوەیە بین بتوانین ئەوەی ئەوان کردیان ئێمە چاکی کەینەوە ئەمەش بە تەبایی سیاسی ئەبێ و بتوانین دابەزین لەسەر ئیرادەی ذاتی و شخصی و حیزبی خۆمان بۆ سەر ئیرادەی میلەت و ئەو فرسەتەی کە هاتوۆتە پێشە چونکە ئێستا بەڕاستی فرسەتی گەورە هاتوۆتە پێشەوە بەغا لاواز بووە هێزەکانی پێشمەرگە لە پێشڕەویدان داعش لە پاشەکشە و بەرەو کۆتایی ئەڕات دوای داعش ئەو وڵاتە چی بەسەریە لاعیبەکان چ ڕۆڵێک ئەبین ئێمە چۆن ئەتوانین ڕۆڵی خۆمان ڕۆڵی مێژووی خۆمان ببینین و پێویست ئەکا ئەو لیژنەی کە دەستوری بەڕاستی لیژنە دەستوریەکە زوو بەگەڕکەوێتەوە بۆ ئەم هەرێمە دەستورێکی خۆی هەبێ و بتوانین و هێواش ئەو هێزە پێشمەرگەی کە دروست بۆ لەسەر ئاستێکی نیشتیمانی ئەو قوربانیە ئەدا بەو گیانە نیشتیمانی و قوربانی ئەدا دوور لە گیانی حیزبی بین بتوانین هێزێکی وڵات پارێزی یا هێزێکی دیفاعی بۆ وڵاتەکەمان دروستکەین ئەو فرسەتە لەدەست نەین بتوانین ئامانجی باڵای گەلەکەمان کە مافی چارەی خۆنووسینە لە ڕێی ڕیفراندۆمەوە و هەروەها لە ڕێی بتوانین بەرەوە سەربەخۆی بڕۆین چونکە هەمیشە ئەو قسەیە ئەکەین کەس هیچ وڵاتێک نە وڵاتانی ناوچەکە نە وڵاتانی دەرەوە سەربەخۆی لەسەر سینیەک بۆ گەلی کوردستان ناین ئەبێ خۆمان لەسەر پێی خۆمان بوەسین ئیداری خۆمان بەهێزکەین پەرلەمان بەگەڕ بخینەوە تەبای سیاسی دروستکەینەوە ژینگە سیاسەکە بە شێوەیەک ڕێ بخین کە هەموو میلەتەکە لەگەڵمانە بێ هەموو خەڵک لەگەڵمانە بە یەک ئیرادەی بەهێزەوە لایەنە سیاسەکان کۆمەلگا ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ڕۆشنبیران چاودێرانی سیاسی پەرلەمان ئەتوانین حتا بڵین میساقێکی نیشتیمانی بنووسین دوای ئەوەکە ڕیفراندۆم کرا ئیرادەی میلەت ڕێی بە منە لایەنە سیاسیەکانی تەخویل کرد کە من سەر بخۆی بەوێ ئەو کاتە ئەتوانین هەموو هەنگاوی گەورە بدەین بەڕاستی خۆی لە ڕاستیدا دروستکردنی تەبایی سیاسی فرە ڕەهەندە بە تەنها بە جێگیرکردنی لایەنێک دروست نابێت لە ڕاستیدا تەبایی سیاسی ڕەهەندێکی کۆمەڵایەتی هەیە ڕەهەندێکی یاسایی هەیە و ڕەهەندێکی سیاسی هەیە و ڕەهەندی ئابووریشی هەیە لە ڕاستیدا دروستکردنی تەبایی سیاسی لە هەرێمی کوردستاندا لە حەقیقەتدا پەیوەندی بەوە هەیە تۆ دەستورێکت هەبێت کە ئەو دەستورە هەموو لایەنە سیاسیەکان و جەماوەری کوردستان پێوە بەو دەستورەوە پابند بێت و هێڵێکی سوور هەبێ هیچ لایەنێکی سیاسی و هیچ کەسایەتیەک نەتوانێت لەو هێڵە سوورانە لابدا و لە هەمان کاتیشدا لە وڵاتدا یاسا سەروەر بێت
یاسا لە سەروی هەموو کەس و حیزب و لایەنێکەوە بێت، هەموو لایەنەکان پەیوەند بن بە یاساوە. بۆیە دەتوانین بڵین دروستکردنی تەبایی سیاسی سەرچاوەکەی ئەگەڕێتەوە بۆ دانانی دەستورێک کە هەموو لایەنەکان وە کۆمەلگا دەنجی پێبدا لە ناخ و قوڵایی کۆمەلگا سەرچاوی گرت بێت. و لە هەمان کاتیشدا بەڕاستی یاسا ببیتە پێوەەر بۆ یەکلاکردنەوەی هەموو کێشە و گرفتەکان. بۆیە تەبایی سیاسی لە حەقیقەتدا بە بەرپاکردنی دادپەروەری لە دابەشکردنی سەروەت و سامات لە شەفافیەتی با بڵێین داهات و وەچۆنیەتی دابەشکردنی، بۆیە بەرپاکردنی دادپەروەری کۆمەڵایەتی بە شێوەیەکی گشتی لەلایەن حیزب بەدەسەڵات دارەکانەوە و دابینکردنی ئەرک و ماف بۆ هاوڵاتیان تەبایی سیاسی بەرهەم ئەهێنێ. تەبایی سیاسی بە بەرپاکردنی زوڵم و ستەم و بە مەحسوبیەت و منسوبیەتی حیزبی و بە ممارەسەکردنی کاری بەرتەسکی حیزبی لەلایەن دەسەڵاتدارانەوە واتە چاویان تەنها ئەندام و کادیر و لایەنگری خۆی ببینێت، ئیتر باچیان نەبێ بۆ ژیانی هاوڵاتیان و ئەو هەموو با بڵێین ئەو هەموو توانا بەشەریە کە بەرهەم دێت لە وڵاتەکەماندا چاویان نەیبینێت بۆ تەوزیفکردنیان لە دام و دەستگاکانی حکوومەت لە دام و دەستگاکانی دەوڵەت. بۆیە بە شێوەیەکی گشتی ئەتوانم بڵێم دابینکردن و فراهەمهێنانی تەبایی سیاسی پێویستە بە بەرپاکردنی دادپەروەری کۆمەڵایەتی و پەیوەستە بە دامەزراندنی دەستورێک کە هەموو کۆمەلگای کوردستان لەسەری کۆدەنگبی و بە سەروەرکردنی یاسا لە هەرێمەکەماندا دێتە دی و لە هەمان کاتدا بە فەراهەمکردنی ئازادیەکی ڕەها بۆ ممارەسەکردنی کاری سیاسی و کاری ڕێکخراوەیی بۆ هەموو چین و توێژەکان و هەموو هاوڵاتیان لە هەرێمی کوردستان بەبێ جیاوازی. وڵا وەکوتم لە یەک نزیک بوونەوە لە یەکتر قوبوڵکردن ئێستا لە هەموو لە زۆر وڵاتە مەسەلا حکومەتێک عینی ئێستا مەسەلا تۆ بەریتانیا سەیەک چەند حیزبێکی تیا بەڵام دوو حیزبی سەرەکی ئەیبا دەمێک چەند ساڵێ ئەم حکومەتیەکە چەند ساڵی ئەو حکومەتەکە ڕاستە مەسەلەی انتخاباتە و دیموکراتی و بەڵام ئەو بەرنامەی تەبایی خۆیانە ئەو یەک ڕیزێ و یەکین هەموو زۆری حکومەتان وایە. ئەگە ئێمە بتوانین زیاتر با بڵێن بە لێبوردەییمان هەبێ یان یەکتری قوبوڵ بکەین قەیچێکە بە ئێستا لەلایەنێکە تو هەز لایەنێک حسابەکەی هەم علمانەکان هەم ئیسلامیەکان هەچ کەسێ مادام تۆ لە وڵاتە ئەژی ئیدعای کوردایەتیەکەی ئیدعای کوردستانیەکەی حکوومەتی هەرێمەکەی خوێنە درشتووە هەموو لایەک بەشی خۆی خەبات و تەسحیە و تەسحیە و خوێنە ڕشتووە و هیلاک بۆ و ماندوو بۆ جەماوەری ئەو لایەنە بە پێی نفوسی خۆی بە پێی دەور و مێژووی حیزبەکەی خۆی هیلاک بووە ماندوو بووە هینی کردووە. معنای هەبێ من وەکو پارتیەک بێعتراف بەو لایەنانی بکەم بەوە ناڵم من پارتی دیموکراتی کوردستان مێژوویەکی زۆر دوور و درێژی هەیە و خوێنی زیاتر ڕشتووە و خاوەنی ڕێبازێکی دوو درێژی بارزانی نەمرە و ئەمە شتێکی کە بەڵام ئێستا واقعەتی ئمڕۆ ئەم کۆمەڵە ئەحزابێژی ئەبێ سەیری ئەوە بکەم ئەمە واقعەتی ئمڕۆیە نەک بیگەڕمەوە بۆ کاتی زمانی شۆڕشی ئەیلولکە بەس پارتی دیموکراتی کوردستان لە ساحەکە بۆ ئەو هەموو سەرکردەی کە ئێستا لەو لایەنانن هەموو لەو شۆڕشە دەوری هەبوو مەسئول بۆ پێشنەگە بۆ خەباتی کردو تێکۆشەوە بەڵام ئەو ڕۆژە شتێکی بۆ ئیمڕۆ واقعەتەکەوای کردووە کۆمەڵی ئەحزابی کە دردووە ئەبێ ئەم کۆمەڵە ئەحزابە وەکوتم تەبابن یەکتری قوبوڵ بکەن بە کۆبوونەواتی زەر نەک کۆبوونەوەیەکیش ئێستا ئێمە بینین ئەم لایەنانەکە ئەچین سەردانەکەن کۆبنەوە کۆبنەوەکە تەواو بەر تەلەڤیزۆن و نەختێ پێکەنین و قسە و قسەی خۆشەوانە بەڵام
هەتا مەحزەرێکیان زۆر جار مەحزەرێک نییە کە ئێمە لەسەر ئەم خاڵانە ڕێکەوتوبین بۆی جارێکی کە چوینەوە ئێمە لەسەر خاڵانە ڕێ نەکەوتین ئەگەر بەجددی ئەمە بکرێ بەجددی ئەمە بکرێ لێپرسینەوە ببێ لە کۆبوونەوەکانی پێشووتر هەوڵ بدرێ خاڵەکان یەک بخرێ تۆ لەسەر ئەم زروفە چەند خاڵێکە من چەند خاڵێکم تێ وا بکرێ ئەم خاڵان نێبکرێ و بۆ ئەوەی وڵات ببرێ بەڕێوە ئەو وەختە بە تەبایی سیاسی بە یەک ریزی بە یەک دەنگی بە یەک وتاری کارێکەکەی نەک هەر یعنی ئەو ئاواتەی هێتا زیاتر سەرەکەوی ئەوگەیتە ئامانجێک و زیاتر لەو قەیرانانە دەربازەوی هەم قەیرانی سیاسیەکە هەم قەیرانی داراییەکە ئەو وەختە بە تەبایی سیاسی ئەگەیتەوەی کە حکومەت باشتر بەری بەڕێوە پەرلەمان باشتر بەڕی بەڕێوە وڵات باشتر بەڕێ بەڕێتەوە هێتە هیچ قەیرانەکان نامێنە و لێی دەربازەوی